درود بۆ ئیمپراتۆری گەورە هادریانوس، خدای من، خدای خەڵکی ڕووم و خدای جیهان. درود بۆ جوپیتر، خدای بەرزی توانا، و درود بۆ تەواوی خداوکان کە کار و باوری جیهان هەڵدەسوڕێنن. درود درود درود. ئەگەر جەنابی ئیمپراتۆر هادریانوس ئیزن بدەن، گەورەکان و پیا و ماقوڵان بە ناوی نوێنەرانی خەڵکی فیلادەلفیا بەڕیز لە بەرامبەری ئیمپراتۆری پایەبەرزی نیشتمانی گەورەی ڕۆم بەندەی خۆیان ڕابگەێنن. جەنابی فەهسیۆ بڕۆتۆس، کاهنی گەورەی فیلادەلفیا. درود لە خاوەنشکۆ ئیمپراتۆر هادریانوس، خدای من، خدای نەتەوەی ڕۆم و خدای خەڵکی جەهان. درود بۆ جوپیتر، خدای مەزن و تەوانا. درود بۆ تەواوی ئەو خدایانەی کە کاروباری جەهان هەڵدەسوڕێنن. درود درود درود. جەنابی مارکۆس جولیۆس، فەرماندەی لێژیۆنی فیلادەلفیا و گاردی تایبەتی. درود بۆ خاوەنشکۆ ئیمپراتۆر هادریانوس، خدای من، خدای خەڵکی ڕووم، خدای خەڵکی جیهان. درود لە جوپیتر، خدای بەرز و توانا، و درود لە تەواوی خداکان کە کاروباری جیهان هەڵدەسوڕێن. درود درود درود. خاوەنشکۆ ماکسیمیلیانۆس، ڕاوێژکاری گەورە. هیچ خدایەک جگە لە خۆڵخێنەری ئاسمان و زەوی لەم جەهانە گەورەدا نییە. ئەو چیوت؟ هیچ خدایەک جگە لە خۆڵخێنەری ئاسمان و زەوی لەم جەهانەدا نییە. خدای ئیبراهیم، خدای نوح، خدای موسا کەلیم الله، خدای داوود و سولەیمان و خدای عیسا و خدای ئاخرین پێغەمبەر کە ستوودەیە و جەهان چاوەڕوانیەوە. خدایەکە تەواوی پێغەمبەران لە لای ئەوەوە بۆ ڕێنمونی خەڵک هاتووەن. خدایەکە بە تەواوی زاڵمان وادەی جەهەنەمی داوە و جەهەنەمیە و جێگایەکە بۆ تەواوی بتپەرستان. تاکەی دەتانەوێ ئەم قسانە ببیشن، خۆڵ بەسی کەن. ئارام بن بانو، ئارام بن. جوپیتری بەرزی توانە، ماکسیمیلیانۆس، دەڵێی چی؟ سوێن بەزە ئوستەمزانی، من چەند جار مەترسی ماکسیمیلیانوسم ڕاگەیاندبوو، بەڵام کەس گوێ نەدامی. ئەو تەنیا نییە، ئێمەش قسەکانی ماکسیمیلیانوس بەڕاست دەزانین و ئیمانمان پێیەتی. ئێمە
خدا گەلێ بە ناوی ژوپیتێر، دیانا، هێرکول، سیبێل، ئاپۆلۆن، پارس، ئادریانوس یا هەر ناوێکی دیکە بە خودای ناناسین. کاکەی دەتانەوێت دانیشن و گوێ لەم ژاوەژاوانە ڕاگرن. ئارام بن، ئارام بە خاتوو، دانیشە، دانیشە ئارام بە. لە بەرامبەر خودایەکە تاق و تەنیایە و ئەبەدی و ئەزەلیە ئێمە خودایەکی دیکە ناناسین. من عادەتم کردووە کە لە سێ حاڵدا بڕیار نەدەم، لە کاتی تووڕەیی، لە مەستی و لە کاتی ترسدا. دیۆکلیتیانوس، تۆ ناتوێ بڕۆیە ڕیزی ئەوانەوە؟ وە جەنابی بێرتوس، تۆ چی؟ وە یا جەنابی جۆلیوس، شەرم مەکەن بیڵێن. دەبێ بڕۆینە ڕیزیانەوە. ئەی گەڵاڵەی کوشتنی ئیمپراتۆر چی لێ دێ؟ ئەوان ئیمپراتوریان کوشتووە، مەگەر باشە لەوە دەکرێت ئیمپراتۆر بکوژن. لە نێوانی ئێوەدا کەسێک هەیە کە بچێتە ڕیزی ئەوانەوە؟ بەڵێ، هێشتا هەن کەسانێکە دەیانەوێ وەکو ئەوان بن. هەرچێک کە برایانی ئێمەوتیان ئێمەش قبوڵی دەکەین. ئیمپراتۆریش وەکو ئێمە ئینسانێکە، نەزیاتر. مەگەر عەقڵ ئێوە دەڵێکە ئینسانێکی وەکو خۆمان بە خودای خۆمان بزانین؟ یا پەیکەرەکانی زێر و زێو و بەرد و ئاسن بپەرستین؟ خدای ئێمە نە شەریکێکی هەیە و ناولادێ، وە بۆ هەڵسوڕاندنی کاروباری عالەم نیازی بە کەسێک نییە. ئەوانە خوداکان توورە دەکەن، ئەوانە کافر بوون. حکمی وانە لە لای من لە داردانە. دەبێت لە خاچ بگرێت، چۆنەوێ؟ یان کوژن لە خاچ ئەمە چ گاڵتە و گەپێکە دیۆکلیتیانوس؟ خاوەن شکۆ، ئەم ناپیاوانە لە ڕێگای پیا و ماقوڵان و باب و باپیرانی خۆیان لایان داوە وە چوونەتە سەر دینی کرێکار و کۆیلە و بیانواکان. ئەمە خۆم دەبینیم، بەڵام لە دەرباری تۆدا چی دەکەن؟ خاوەن شکۆ، ئەم چەپەڵانە لە پیا و ماقوڵانی ڕۆمن باو باپیرانیان عمرێک بە شانازی و گەورەی لەژێر سێبەری ئیمپراتوری و نیشتمانی ڕۆمدا ژیاون. ئێستا خۆتە نەزانن. خاوەن شکۆ، من نازانم بۆ شێت بوون. شێت ئێوەن؟ شێت ئەوانن کە لە چێ و لە ئاسن لە شێوەی خۆیان خوددا ساز دەکەن و دەیان پەرستن. شێتێوەن کە بەجێگەی ئەوە خوددا بە خوڵقێنەری خۆتان بزانن، خۆتان خوددا دەخوڵقێنن و ئەو دەپەرستن. ئێستا ئێوە بڵێن شێت چێیە؟ ئێوە چونکە خەریکی پەرستنی خودایەکن کە نازانن چ شێوێکی هەیە تا پەیکەرەی بۆ سازکەن. گیزنێفۆن دەیکوت ئەگەر ئەسپەکان و شێرەکان و گاکان دەستان هەبایە و توانی بایان نەقاشی بکێشن، بەڕاستی خوداکانیان هەر لەسەر شێوازی خۆیان دەکێشە. ئەوەندە گەوجی کەسانێکی وەکتویان دیوە جەنابی بروتوس. مەگەر گەوجانەتر لەم قسەیە هەیە کە دەڵێن ژوپیتێر لەم جیهانەدا هەیە و ئاپۆلۆنیش کوڕی ئەوە؟ مەگەر زاڵمتر لە ئێوە کەسێ هەیە کە ئەم هەموو قسە هەڵیت و پەلیتانە بۆ خەڵکی بەستە زمان دەکەن؟ جەنابی ئیمپراتۆر، ئێوە دەڵێن کە خوداییکردن بەسەر خەڵکدا دراوە بە ئێوە. ئایا دەتوانن خۆتان لە خواردن و خەوتن بێنیاز بکەن؟ یا لە مردنی خۆتان بەرگری بکەن؟ ئیدی بەسە کۆڵبەستیان کەن، بیان کوژن. ئەوان دەبێ بسووتێنن. نەتەنیا دەبێت کۆڵبەستیان کەن، بەڵکو ئەوان نابێت سەل و ئاسمان بمرن. من ئەوانم بە زیندویی دەوێ. مردن بۆ ئەوان کەمە، دەبێت بەڵایەکی زۆر بەسەر ئەوان بێنم. خاوەن شکۆ، من ناچارێن دەگەم کە تۆ بکەن. بەر لەمە سەبارەت دەمەترسی ماکسیمیلیانوس بە جەنابەت حاکم وتبوو. زارت ببەستە!
فردیاس باڵە خاوەن شکۆ بەشکەنجەخانەی ژێردەبینی کۆشک بیان بە ئێمە لاشکەنجەکران ناترسین ئێمە پەنا بۆ مەسیح دەبین پەنا بۆ خدا دەبین وەرن کەوا بۆ ئێوەش بەڵێ ئێمەش ئێمە لە جنابی ماکسیملیان دوودڵ بووین بەڵام لێوە دوو کەس نا چ ڕووداوێکی باشە نازانم خۆشحاڵ بم یا دەبێ خۆشحاڵ بیت هەم دۆستانێکی باش وەکو ئێوەمان دیوتەوە هەم سەردەمی ئیمانی نەهێنی دوایی هەتووە ڕاستەخینەیە کە تەنانەت لە تاریکیدا لە وتنی دەترسان ڕۆژێک لە ڕۆشنایی گوێتان لی دەبێ و ئیمانێکە لە پەنا و پەستێوی ماڵەکاندا فێری بوون ڕۆژێ لە سەربانەکان هاواری دەکەن ئەرێ ئەمە قسەی ئیسا مەسیحە ئیمڕۆ ئایەیەک لە ئینجیلمان تەفسیر کردەوە هەرچی کە تا ئەمڕۆ دیومانە و بیستومانە دەسەڵاتی ئیمپراتۆر بووە و چارەڕەشی ئیمانداران بەڵام ئەمڕۆ سووک بوونی ئیمپراتۆرم بە چاودی دۆستان وادەی خوداوەندی گەورە نزیکە دیتان کە کافرانی بتپەرست چلۆن ئەمڕۆ واق و وڕ و سەر سام مابوون و ئەمە زاڵبوونی تۆحید بەسەر شرکدایە فەزاحەت لەمە خراپتر نابێ دەبووایە تۆندوتیژی ئێوە هەمووانی لە ئیمپراتور ترساندبە لە حاڵێکدا کە نەرمونیانی ئێوە ئەوانی زیاتر هاندا هەر سبەینێ ڕەنگە لە هەر گۆشەیەکدا کەسێ سەر هەڵبدا ئەمە نیشانەی بێدەسەڵاتی ئیمپراتورە کە چەند جوانی نەزان دنێ بدەن و ئەو تووڕە بکەن ئەگەر بە کەسایەتی بەرزی ئیمپراتور گاڵتە بکەن و لە نێو هەموواندا سووکی بکەن ئەمە نیشانەی بێدەسەڵاتی ئیمپراتور نییە؟ قات و شارۆن ڕاست دەکەن بەڵام کردەوەی خراپ و حسێب نەکراو نەک هەرگیز گرفت چارەسەر ناکات بەڵکو ئەوەش سەختتر دەکاتەوە قوربان بەڵایەکیان بەسەر بێنم کە مێژوو هیچ کات ئەو ڕووداوە لەبیر نەباتەوە ئەوانەی کە مندیم جگە لە مردن هیچیان ناوێت لە حاڵێکدا مردن دەتوانێت ئەوان بکاتە قارەمان هەر ئەم شەو بەر لە بڵاو بوونەوەی ئەم هەواڵە هەموویان لەناو ببەن و مەسەلەکە ببڕنەوە وا دیارە سەدان میوان کە لە جێژنی ئەمڕۆکەدا بەشدار بوون لەبیرتان چۆتەوە
بێگومان ئەم هەواڵە لە تەواوی شاردا دەنجی داوەتەوە. تەنیا ڕێگەی بێئاکامکردنەوەی ئەم پیلانە تۆ بەکردنی ئەوانە. هەر ئەم شەو دەبێت لە نێو خەڵکدا پەشیمان ببنەوە و لە خزمەتی ئەمپراتوردا سوژدە بکەن و بپاڕێنەوە قوربان. ئەگەر وانەکەین سبەینێ هەر کام لەوان دەبنە قارەمانی گەورەی مێژوو. دوور نییە کە تەواوی خەڵک ئەوان وەکو بت بپەرستن وەوسایەکە هەزاران لەشکریش ناتوانن دەوری ئەوان لە زەینی خەڵک بسڕنەوە. ئاری جەناب. خاتونی من، خاتون هلێن، خاتون لەکوێ خاتون، لەکوێ خاتون، لەکوێ خاتون هلێن، خاتون هلێن، خاتون هلێن. ئەوەی کە نەدەبوو بووهەیە ڕوویدا. جەنابی ماکسیمیلیانی قۆڵ بەست کرد. چۆن؟ نازانم، تەنیا دەزانم ئەوانیان کردووە. هەڵبەت سودینیانوس، مارتینوس و دینوسیوسیشیان کردووە. درشکەکە ئامادەکەن. بەسەر چاو هەرستا. دایەکیان دایە بێ بۆ لای خۆم. لە ماڵ بمێنەوە کوڕم، بمێنەوە. دایە بمێنەوە گەلووس. بەسەر چاو خاتون. من لە پێشدا وتومە و دیسانیش دەڵێم دەبێت لە خاچیاندان. من لە پێشدا وتومە و دیسانیش دەڵێم دەبێت لە خاچیان بدەن. ئاگاتان لە خۆتان بێ. ئەوە خاتون هێلێنە. بڕۆ تووز، ئەتۆ بڕۆ، ئەتۆ بڕۆ لەگەڵی قسە بکە. بڕۆ. درود لە خاتو هێلێن. بابم لەکوێیە؟ من ببەخشن. بابتان کۆبوونەوەیکی ڕاوێژکارانەی لەگەڵ ئیمپراتور هەیە. کەس نابینێ. دەبینم کە ئەم کارە ساتە ئێوەشی لەم کاتی شەوەدا هێناوە تێرە. مێردەکەم کووە؟ دەمەوێ ئەو ببینم. جارێ ناتوانانی مێردەکەشتان چاو پێ بکەوێ. دەمەوێ بابم ببینم. بە قسەی من بکەن و تا ماوەی خۆتان لە بابتان دوور ڕاگرن. ئەو یەکجار تووڕەیە. بابم ئاگادارکەن کە من چاوەڕوانی ئەو. جەنابی ئەمپراتۆر، بەڵێنتان ئەدەمێکە بە توندی هەمویان سزا بدەم. جارێت ببەستە گەوجە. تا ئێستا هیچ ئیمپراتوری وەها گەپ و گاڵتەیەکی پێ نەکراوە. دەزانی ئاکامی ئەم کارە ساتە چییە؟ جەنابی ئیمپراتۆر، من بەش بە حاڵی خۆم زیانی زیاترم لێکەوتووە. وا دیارە لە دەستی ئاپۆلۆنیش هیچ کارێک نەهاتووە. من بەر لە تەشریفهێنانیەوە قوربانی تایبەتیم پێشکەش کرد بوو، بەڵام بێدەسەڵاتی خۆتان بەم جۆرە پاسا مەکەن.
جۆلیوس تۆی لەم مەسەلە ئاگادار کردبوو. هەوڵین کەسێک کە بەدەستی خۆم بیکوژەم مەکسیمیلیانوسە.